بەناوی خوا و سڵاوتان لێبێ و ئێوارە و هەموو کاتێکتان باش بینەرانی بەڕێزی شاشە ڕەنگینەکەی کورسات و ماڵەکەی هەمووان و بەرنامە پرزانیارەکەی خۆتان چارە بە ومێدەم کە خوای گەورە میوارێش بکاتە مایەی دڵخۆشی و ئارامی و لەشساغی و دڵساغیتان بە ومێدەم کە هەر خەم و ناخۆشی و نیگەرانیەکتان هەیە لەگەڵ هەڵکێشانی هەر هەناسەیەکە ئارامی وەربگرن لەگەڵ دانەوێر هەناسەیەکە ئارامی بەخشنەوە بە گەردوون چونکەوەی کە ئێمە بەیەکەوە بەستووە پاشەوەی کە خودای گەورەیە بریتە لە وزەی باڵای گەردوون کە هەمومان دەکرێت ئارامی وەرگین و ئارامی بە یەکتریش ببەخشینەوە زیاتر لە 150 ساڵ بەر لە ئێستا ئەخۆلی شاعیر و توێتی دڵم هەرە و دڵی جارانە ئێستا کە ژەناڵێنێ هەناسەی ساردی ناکامی لە سینەمدا ئەتاسێنێ ئەگەر جوانیت سەرنجم ڕابکێشێ مەگرە لێم چونکە جەماڵت پەیکەری ڤینۆسی خوای جوانیشە جوڵێنێ بەچەت لادە ببینم ڕوت ئەمن خۆ سەیری تۆ ناکەم لە ڕووی تۆ تێدەگەم یێزدان چلۆن نەخشێ ئەنەخشێنێ کە تیشکی ڕۆژەدا زاخاوی پرچی زەردی زێڕینێ لەلام قەوس و قەزا هیچ ڕەونەق و شەوقێکی نامێنێ ئەم ئێوارەیە ئێستا شاشەکەی بە دوو کردەوە باس لە بابەتێکەکەین کە لە جەستەی مرۆڤ بەقەر مشتێکە بەڵام تەواوی خۆشی و ناخۆشیەکانی ژیانمانی پێوە بەندە برادران شاشەکان بکەن بە دوو کردەوە و ئەو کەرتی ترمان پیشان بن کە داوام لێکردن سلایدی یەکەم بێت کە لە خزمەت بینەرەکان ئاپشانی ئەین ئەوە خۆیەتی ئەم ئێوارەیە باس لەو بەشەی لەشی مرۆڤەکەین باس لە دڵەکەین ئەو دڵی کە دەکرێت لە هەمان کاتە خۆشی و شادی هێن بێ ئەکرێ خوا نەخواستە هۆکاری خەم و خەفەت و ناخۆشیش بێ خۆش بە حاڵی ئەو کەسانەی ئەکرێ بە چاوی دڵ بەرامبەرەکان ببین و خۆش بە حاڵی ئەو کەسانەی کە ئەکەونە بەر دید و نەزەر و نیگای معشوقەکانیان ئەم ئێوارەیە باس لە نەخۆشیەکانی دڵەکەین لێتان ناشارمەوە کە میوانی ئەم ئێوارەیەمان دکتۆر کاروان سوڵتان برادۆستیە کە پسپۆڕی نەخۆشیەکانی دڵ و سنگ و بۆریەکانی خوێن و چاندنی دڵ و سیەکانە لە شاری هەولێر بەڵام لەبەر هەندێک بابەتی تەکنیکی هەتاوەکو ئەو وەرەگرین و ئەچنە پەخشەوە پەخشەکەمان دواکەوێت بەڵام من لەگەڵتانە لە خزمەتتانە هەندێک داتا عەرزەکەم بۆ ئەوەی کە هەتاوەکو ئەوان چارەی بەرنامەی چارە ئەکەن لە شاری هەولێرەوە من لێرەوە هەوڵەدەم کە ئەم کاتەتان بۆ چارەکەم و بە کۆمەڵێک زانیاری ئەم کاتەتان بۆ پڕ بکەمەوە برادران پێویستمان بە سلایدەکە نەماوە جا ئەگەر هەر کەسێک لە ئێوە مۆبایلەکەی بگرێ بەدەستیەوە لە گوگڵ هەر تەنها بنووسێ هارت دزیز نمبرز نەخۆشیەکانی دڵ بە ژمارە لێتان ناشەرمەوە کە باوترین هۆکاری مردن لە دنیاە بریتە لە نەخۆشیەکانی دڵ و خوێندەرەکان و دوور بێ لە گیانیەوە هەتاوەکو ئێستش لە دنیا زۆرترین هۆکاری مردن بریتە لە جەڵتەی دڵ و دەماغ یاخوا لە دڵی هەمووتان و لە گیان و لە ژیانی هەمووتان بە دوور بێ هەتاوەکو ئێستش لە وڵاتێکی وەکو ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایە بزان لە ئەمریکا چی واسە بۆیە داتاکانی ئەمریکا خەمە بەردەست لەبەر دوو هۆکارێکیانەوە کە خەڵک زۆر معجیبە ئەمریکا و پێوە لە ئەمریکا هەموو شتێک باشە و ڕێکە و هیچ مشکلێک لە ژیانان نییە هۆکاری دووەمیشەوەیە کە زۆربەی داتاکان لە ئەمریکا زۆر بە ئاسانی لەبەردەستن هەتاوەکو ئێستاش لە ئەمریکا باوترین هۆکارەکانی مردن بریتە لە نەخۆشیەکانی دڵ لە ماوەی هەموو 33 چرکەیەکە واتە لە ماوەی 1 دقیقە دوو کەس بە نەخۆشیەکی دڵ یاخود بە یەکێک لە هۆکارەکانی نەخۆشی خوێنبەرەکان ئەمرن لە ساڵی 2021 695,000 کەس لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بە نەخۆشیەکانی دڵ مردوون بە مانایەکی تر لە هەموو 5 کەسێک لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کە مردوون یەکێکیان بە نەخۆشیەکانی دڵ مردووە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا نەخۆشیەکانی دڵ تەنها لە ساڵی 2018 و 2019دا 239 بلیۆن دلار 239 میلیارد دلار 239.9 شەواتە 240 میلیارد دلار لەسەر حکومەتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کەوتووە باش چیترمان هەیە لەسەر ئەوە کە بیزانین نەخۆشیەکانی دڵ باوترین هۆکارەکانی نەخۆشیەکانی دڵ بریتە لە نەخۆشی شاخوێنبەرەکان کە بە خۆشحاڵی و ئەمڕۆ لە شاری سلێمانیش لە سەنتەری نەخۆشیەکانی دڵ و قەستەرە وابزانم بۆ یەکەم جارە
کردداری گواستنەوەی شاخێنبەر کراوە لە نەخۆشێک بۆ نەخۆشیی تر. وابزان بابەتی هەولێرمان چارە بوو دکتۆر کاروان سوڵتان برادۆستی ئەگەر گوێت لە دەنگمە ئێوارە و هەموو کاتێکت باش و بەخێر بێتەوە لە ئەمریکا. سلااوت لێ بێ کاکتۆر ئێوارەی توش باش بەڵێ گوێم لە دەنگتە هەر بژیت هەر سەر بڵند بی ئەتوانین سەر هەڵبڕیت چونکە بە ئیسراحەت گوێمان لە جەنابتە و ئێمە لێرەوە جەنابتە بینین و لە خزمەت دکتۆر لە دەستی چەپت ئەو مۆدلی دڵە دانراوە لێرەوە ئەیبینم هەموو جارە باسەکەم بۆ خەڵگەڵم دڵ بە قەرم شتێکە تخواگە بیگری بە دەستەوە بە قەرم شتێکە بێ ئەو دڵی تەنیشتە من باز دەکەی؟ بەڵێ 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 ئەو دڵێت ناوسنگت نا ئەوەی تەنیشت شکۆی ناوسنگە بۆ ناتە دەرەوە بەڵێ تقریبا هەر ئەو حەزمی دڵ هەر ئەوەندەیە ینی بەقدر مشتێکەوتەوە هەر ئەوەندەیە حەزمەکەی باش ئینسانی تەبیعی هی ئینسانی تەبیعی دکتۆر پێشی لەگەڵ جەناب تا بچینە جۆ لە خزمەتە هەر لایمە بەدڵەکە دوگە ئیشمان پێێتی لێرە بازدەوە کراوە ئەڵێ کۆرۆنەری هارد دزیزش نەخۆشیەکانی شاخێنبەر باوترین هۆکاری نەخۆشیەکانی دڵە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا تەسەورەکەم لە جیهانیشە کە نزیکەی 375,476 کەسی کوشتووە لە ساڵی 2021 ئەتوانین لەبەردەستا بێ زەحمەت لەسەر مۆدلی دڵەکە پیشانمان بەی کۆرۆنەری ئارتری کامیانە یان شاخێنبەر کامیانە بۆی بۆ بینەرەکان ڕوون بێ کە باوترین هۆکاری نەخۆشەکانی دڵ لەکوایە بەڵێ کاکتۆر بەس شتێکت لەو ڕاستکەمەوە شاخێنبەر فەرقی هەیە لەگەر کۆرۆنەری ئارتری دزیز ینی شاخێنبەر دەماری ڕئیسی ئەوی لە دڵی دەردەستی دەمارێکی گەورەیە ینی خوێنبەرێکی گەورەیە ئەوە تەغزیە هەموو قەلبی دەکات هەموو جسمی ئینسان دەکات هەچی کۆرۆنەری ئارتریە ئەو پێی دەگوترێ شریانی ئەتاجی ئەوانە کاری ئەوەیە تەغزیەی ماسوولکەکانی دڵ دەکات بەڵێ اینجا ئەگەر باوترین نەخۆشی دڵ لە هەموو ئەگەر تۆسێک دەستە بەرزکێتەوە یا خۆدایمە سەر بڵندبی پیشانمان بیت کە لەکوێ ئەکات ئەو خوێنبەرانەی کە باوترین هۆکارەکانی نەخۆشەکانی دڵ و هۆکاری مردنە لە دنیاە بەخۆی لە دڵ سێ خوێنبەری ڕئیسی هەیە سێ شریانی تازی ڕئیسی هەیە ینی یەکەچیان دوان لە لای چەپەنە یەکەشیان لە لای ڕاست ینی ئەو مۆدێلە ڕاستیەکەی ئەناتۆمیەکەی با بڵێن زۆر مەزبوط نییە ناتان لەسەوەی تاو پێ بڵێم کامەش ئەوانە باڵێ بەس بە شکل عام سێ خوێنبەر هەنا لە دڵ کە پێ دەگوترێ خوێنبەرە تازیەکان ئەوە شۆکاری مەسەرەن کۆرۆنەری ئارتری دیزیزە جیرانەکەیان باڵێ باڵێ دکتۆری خۆشەویست پێم بڵێت دڵ تەنها ئەندامێکی فیزیکیە لە لەشی مرۆڤدا یاخود بەڕاستی هەستی شیتیایە نەخێر وەڵاهی ئەو ڕسێرچانەی کە کراینە ینی کەس پیشانی نەدایە کە هەستیشی هەیە هەر هەمووی ئەندامێکی فیزیکیە و وەکو پەمپەکە کاری ئەوەیە ینی خوێن بگوازێتەوە بە هەموو بەشەکانی تری جەستەی مرۆڤ بەڵێ ئەوەی کە ئەڵێن دڵم تەنگە دڵم فەرەحە دڵم فراوانە دڵم خۆشە دڵم ناخۆشە هەموو ئەوانە هەستەکەی بەهۆی گۆڕانە هۆرمۆنیەکانی مێشکی مرۆڤەوەیە دێت لە ئێمە پێڵین دڵم ئاوایە بەتاکید 100% ینی هیچ پەیوەندێکی بە دڵەوەدا نییە بەڵام هەر کە تعبیرەکە هەر ئەوها ڕۆیشتووە و هەر ئەوهاشە مەسەن دڵم خۆشە و دڵم ناخۆشە بەس هیچ ڕەوتی بە دڵی دانیەوە بەڵێ دکتۆری خواخوا تۆ دڵخۆشکە من کوڕی ناوچەیەکی گەرمی ئەم وڵاتم گەرمیانیم جەنابی شت خەڵکی ناوچەیەکی زۆر فێنکی و برادۆستیت ئەمێ پرسیاری ئەوە بکەم ئەم جەوی گەرمایی کە ئێستا ئەمەیتیایین کە هەولێر لە سلێمانیش گەرمترا ئەکرێت بێتە هۆی دڵ ناخۆشی بێتاقەتی مرۆڤ بەخۆی گەرما بڵێ بەتاکی دەکاتە هۆی ناخۆشی بێتاقەتی مرۆڤ باڵێ ینی هەر ئەوانەی کە نەخۆشی دڵیشیان هەیە دەبی زۆر ئاگیان لە خۆبی لە وەرزەی ئاوی زۆر بخۆنەوە ئەنی لە گەرما خۆیان پارێزن لە ڕۆژ خۆیان پارێزن باڵێ جگە لەوانی کە نەخۆشی دڵیان هەیە چیترن چ نەخۆشیێکی تر هەیە لە لەشی مرۆڤ کەوا بکە پێویستکە مرۆڤ خۆپارێزتر بێ بۆ نمونە نەخۆشیەکی وەکو نەخۆشی غودەکان غودەی تەمەڵ بێ یاخود غودەی زۆر چالاک بێ کەوە پێڵەن نەخۆشەکانی تایرۆیت ئەکرێت ئەم نەخۆشیانەش لەم گەرمایە زیاتر نەخۆشیەکەیان پەرەپسێنێت و بێتاقەتریان بکات بەخۆی تایرۆیت علاقەی پێدانیە ڕاستەکەی بەس ئەوانی نەخۆشی گورچیلیان هەیە دەبی زۆر ئاگیان لە خۆربی ئەوانی بەردی گورچیلیان هەیە ئەوانی ڕەملیان هەیە ئەوانە دەبی ئاوی زۆر بخۆنەوە ئاگیان لە خۆبی لە گەرمە بەڵام گەرماکە بەگشتی تەسی لە هەموو کەسێکەکە دروستە
ڕاستە زۆر ڕاستە. باش دکتۆر کاروان بە پێوەی کە من وابێ بە 8 ساڵ 8 ساڵە لە میدیا کارەکەم بزەبت 8 ساڵ و 8 مانگە و 5 ساڵی ڕابردوو لە دەستگای میدیای کورسان لە خزمەتی بینەرەکانە بووم کەم تا زۆر کە خوێنمەوە دەربارەی نەخۆشیەکانی دڵ و خوێنبەرەکان وا باسەکرێت کە باوترین هۆکاری ئەم نەخۆشیانە بریتە لە جگەرە کێشان و زیادەڕەویکردن لە خواردنەوەی ئەلکوهۆل و کێشی زیاد و وەرزش نەکردن یاخود تەمبەڵی جەستەیی. جگە لەم چوارە چیتر هەیە کە بێتە هۆی نەخۆشەکانی دڵ لە مرۆڤ؟ بەشکل عام جغارە دەرەجەیەکە مەسەن ڕقم یەک کە دەکاتە نەخۆشیەکانی دڵ جغارەیە، دووەمیان نەخۆشی شەکرە و نەخۆشی زەختە. باڵێ ئەو دوانە ئەو سیانە ینی بە دەرەجەیەک دێن کە تووشی مرۆڤ تووشی نەخۆشی دڵ دەکەن تووشی جیرانی دەمارەکانی دڵ دەکەن. باڵێ ئەو هۆکارەکانی کەش کە جەنابەت باس کرد ئەوانی شەر. باڵێ جا دکتۆر مادام باسمان لە جگەرە کێشان کرد، ڕێکخراوی تەندروستی جیهانی ئاماژە بۆدا دەڵێت کێشانی هەر نێرگەلەیەک بارتەقای کێشانی 100 جگەرەیە، واتە بارتەقا یەکسانە بە کێشانی 5 پاکت جگەرە. جەنابەت بەخێر بێتەوە تازە لە ئەمریکا هاتوویتەوە بزان بۆردت لەوێ خوێندەوە نیە؟ ببوورە پرسیارەکە تێنەگەیشتم؟ باش دوو پرسیار بوو تێکەڵ کێشم کردم بە ناویەکە. با لە پرسیاری دۆمە دەست پێ بکەم بەخێر بێتەوە جەنابەت تازە لە ئەمریکا هاتوویتەوە. سپاس دەکەم. بۆردت خوێندەوە لە ئەمریکاوە نیە؟ ماستێرم خوێندیە، ماستێر لە جراحی قەلبی و لە چاندنی دڵ و سیەکان. باش ئەم پسپۆڕەی کە بەڕێزت هەتا چەند کەسی تر لە عێراقا هەیەتی؟ وەڵاهی وابزانم هەر بەخۆم ئەو شەهادەم هەیە ئی نەشتەرگەری چاندنی دڵ و سیەکان. ماشەڵڵا لێبێ. بۆم باس بکە لە ئەزمموی لە خوێندن لە ئەمریکا ئێستا گەڕن سەر هۆکارەکانی نەخۆشەکانی دڵ و پەیوەندیدار بە بابەتی خوێندنەکەی جەنابتەوە. پەیوەندیدار بە خوێندنەکەی جەنابتەوە ڕێکخراوی تەندروستی جیهانی ئاماژە بۆ دەدات دەڵێت کێشانی هەر نێرگەلەیەک بارتەقا یاخود یەکسانە بە کێشانی 100 جگەرە یان 5 پاکت جگەرە. لە بەروی جەنابەت تازە خوێندنەکە تەواو کردووە، بەڵام نێرگەلە لە بەرەوەی کە زیاتر لە وڵاتە شەرقەکان هەیە کەمتر لێکۆڵینەوە لەسەری هەیە. هیچ داتایەگەی بە پێچەوانی ئەم داتایەوە بێت؟ نەخێر هیچ داتایەک نی پێچەوانی ئەو داتایەبی. بەڵێ نێرگلە زەرەر و زیانی گەلێک زۆرە، ینی هەموو خەڵک ینی بەشکل عام دەبی تاو خۆلێ بە دوور بگریت. نسبەتی زۆر نیکۆتینی تێدایە، ینی هەر جغارێ ئەتیاری تقریبان 7000 ژەهری تێدایە. بەڵێ پێنج لەو ژەهرانە کە 100% بە ئەبحاز و شتیوە ئیسپات کرایە کە دەکاتە ینی نەخۆشی سەرەتان و شێرپەنجەوانە. بەڵێ اینجا ئەو تووتنەی نێرگلەش بەڕاستی ئەویش زەرەر و زیانی گەلێک زۆرە، بەڵام هیچ بەحسەکی ئەوها نەکرایە برێ چەند زۆر ژەهری تێدابی و. بەڵێ هەمیشە دکتۆر بە خەڵکەڵێن هەڵبەت بە ئینگلیزی پێڵەن سمۆکین دو نۆت سمۆک دووکەڵ مەکە، بەڵام ئەگەر ئێستا دکتۆر کاروان سوڵتان برادۆستی کە لە ئەمریکا دکتۆری دڵ بووە ئیشی کردووە لە عملیاتی کردووە لە ساڵەکانی ئەمریکا لە خستەخانە گەورەکانی ئەمریکا عملیاتی دڵی بۆ خەڵک کردووە و وابزانام ئەو ڤیددیۆش کە یەکەم جار دەمانە ئەوە هەر بینەڕین بەڕێز ڤیددیۆی دکتۆر کاروان خۆیت توان پیشانی بن کە لە یەکێک لە نەشتەرگەریەکان بەدەستی خۆی ڕیکۆردی کردووە کە چاندنی دڵیان کردووە بۆ نەخۆشێک. ئەگەر کەسێک بێتە لای دکتۆر کاروان و لێ بپرسێ من دووکەڵ هەر ئەەکەم، بەڵێ ئەزام تۆ پێڵی دووکەڵ مەکە، بەڵام لە بنێوانی جگەرە و نێرگەلەیە کامان هەڵەبژێری؟ لە جگەرە و نێرگەلە وڵا هیچە هەڵ نابژێرم، دەبی هەردووشی لە خۆ لێ بە دوور بگری. باش ینی هەریەکەی زەرەری خۆی هەیە. باش و نێرگلەش زۆر خراپە، نسبەتی زۆر نیکۆتینی تێدایە، تقریبان 100 ئەوەندەی جگەرێکی ئەتیادی نیکۆتینی تێدایە. نیکۆتینیش هەمومان دەزانین مادەکە تووشی تەسکبوونەوە دەمارەکانی دڵ دەکات، تووشی 100% نەخۆش ینی ئەو مرۆڤە لە مستەقبل تووشی نەخۆشی دڵ دەکات. دکتۆر ئێستا ڤیددیۆکە لای خۆتەوە دەرناکەی، بەڵام لایەمەوە دیارە ئەو ڤیددیۆی کە بۆت نردوم ئەوەی دڵەکەی کە داتان ناوە لە ناو هەڵگرێکایە باسی چیرۆکی ئەو دڵم بۆ بکە ئەو مۆزوعات چیە لەسەر چیرۆکی ئەو دڵە؟ بەڵێ کاک دکتۆر ئەوە لە ئەمریکای ئەمە تیمی هارت ترانسپلان بووین، ینی کە ئەوانەی کە نەشتەرگەری چاندنی دڵیان بۆ دەکرێت. ئەوە جیهازەشی نوێ پێی دەگوترێت DCD هارت پرۆکیورمنت، ینی بۆ ئەو کەسانەی کە ینی گەورەترین کێشەی چاندنی دڵ لە ئەمریکا
بەخشەرە ینی پێی دەگوترێت دۆنەر باڵێ ینی دۆنەرمان گەلێک کەمە ینی ئەو مەسافەی کە دۆنەریش خردەکەینەوە بەخشەر ینی زۆر کەمە ئەندی بە تیارە بچی و بێەوە ئەو جیهازە تازە دروستکرایە ئیشەکەی ئەوەیە مەسەلەن هەتا تقریبان 10 سەعات ئەو دڵێ لە سەو جیهازەی دادنێ ئیش دەکات و هەتا دەگەی خەستەخانە و دوای ینی لێ دەکەوت لە جیهازەکە و لە نەخۆشەکەی دێخێ و باڵێ یعنی هەچی لە حالەتی ئەتیادیە مەسەن 4 سەعاتت هەیە ینی خلالی 4 سەعاتی دەبی ئەو دڵێ لە نەخۆشەکەی بکەوە و لەو بەخشەرەکەی دوای لە نەخۆشەکەیت کەدانێەوە ئەوە وەختەشی گەلێک زۆرت لۆ دەگڕێنەوە جیهازە باڵێ دکتۆر لەبەرەوەی کە ئەم کاری چاردنی دڵەتان کردووە لە ئەمریکا حەزەکەم زانم لە کوردستان بە گشتی و لە هەولێر بە تایبەتی کە جەنابەت لەوێ کارەکەیت ئەو زەمینە سازیەمان هەیە ئەوی بەزبانی دەستپێوترە ئینفراستراکچە ئەو زەمینە سازیەمان هەیە بۆی کە ئێمەش بتوانین کاری چاندنی دڵ لە وڵاتەکەمان ئەنجام بدەین وەڵاهی بەداخەوە کاکتور هەتا ئێستا هیچ نییە ینی پێشەمو شتێک دەبی پرۆگرامی هارفەیلێر دەکانە ئاکتیو بکەین ینی هارفەیلێر بۆ ئەوانەیە کە عەجزی قەلبیان هەیە دەبی دکتۆری کاردیۆلۆجیستی مختاز بەو بوارەی لەنا ئەو تیمەی بن دەبی نەخۆشەکان خڕ بکەینەوە بەڵام شتێکتکە هەیە پێی دەگوترێ ئێلڤات وەکو بڵێدری ئیستناعیە ئەوە دەتاین لە ئەو نەخۆشانە دابین بکەین و ئاسانیشە زۆر زەحمەت نییەوە فەرمووی سناعیە دکتۆر وەکو دڵێکی سناعیە ینی باڵێ یعنی ساتوانێت دڵی سناعی لە کوردستان بچێنرێ بەڵێ ئەگەر ینی زۆر زەحمەت نییە ئەوە ڕاستەکەی هەندێک لۆجیستیک یان مشکلی لۆجیستیک هەیە دەتاین ئەو مشکلانش بەسەریان زاڵ بین و دەتاین مەسەل لە مستەقبەلێک نزیکەوە ئیشێ بکەین ئینشەڵڵا باڵێ باش جابۆی کە ئێمە نەگەینەوەی کە پێویستمان بە چاندنی دڵ بێ دەینەوە سەر باوترین هۆکارەکانی نەخۆشەکانی دڵ وەک باسمان کرد و کەڵکردن جگەرە و نێرگەلا هەردووشیان دوو هۆکاری زۆر مەترسیدارن بۆ تووشبوونی مرۆڤ بە نەخۆشەکانی دڵ و خوێنبەرەکان ڤەیپ چی جگەرە ئەلکترۆنیەکانی کە پیا بوون ئەوان چی بەنسبەت جگەرە ئەلکترۆنیەکان هەتا ئێستا هیچ بەحسەک لەسەری نەکرایە ینی کە ئیسپات بکە کە ئەوانە تووشی نەخۆشی دڵت دەکات ینی ئەو تەکنەلۆجیای زۆر نوێیە جگەرەی ئەلکترۆنیە هەموو 3-4 ساڵە ینی بەربڵاو بوویتەوە لە هەموو دنیای هەندێک وەختی دەوێت مەسەرەن زەرەر و زیانەکانی بزانین باز بشکل عام نیکۆتینی تێدا وەکو گوتیشمان یان نیکۆتین مادەکە تووشی تەمارەکانی دڵ تووشی تەسک بوونەوە دەکات لە مستەقبەل نەخۆشەکە تووشی نەخۆشی دڵ دەکات بەڵێ جابراسان هەتا بتانی خۆلێ بە دوور ڕابگریت باڵێ جاوان هەموو خەفەتەوە خەڵک چی بکات جگەرەش نەکێشێ و نێرگەلەش نەکێشێ و ئەڵبەتە من نەسیحەتی ناکەس ناکەین کە جگەرە پێشە بەڵام دڵنیامەوە ئێستا لە وڵاتی هەندێک زەرورە هەندێک باشە برادران ئەگەر بتوان ئەو سلایدەمان پیشان بنەوەی کەم لە خوێنەکانی لەسەرا چکەلای دکتۆر کاروان دەرناکەوێت من بە ئیجازەی دکتۆر کاروان شەرحەکەم بۆ بینەرەکان ئەو سلایدەکەمان پیشانەوەی کەم لە خوێنەکانی لەسەرا بیدارانی بەڕێز ئەگەر ئەمە ملولەیەکی خوێنی مرۆڤ بێ ئەستا بەدەستی منەوە ئەمە ملولەیەکی خوێن بێ ئەمە تەنها بۆ تێگەیشتە ئەگەر ئەو کامەرەی سێ زوومکەن لەسرم بۆی کە بینەر بتوانێت بمبینێت بیشیکەن بە پیکچەر بێ زەحمەت بۆی تر دەرکەوێت بەم شێوەیە ئەگەر سەیریشی من بکەن ئەمە ئەگەر ملولەیەکی خوێن بێت لێرەدا کە من تەماشای ئێوە ئەکەم بەم کاغەزە زوومی ناوچاوتە وەرگرتوم ئاها کە ئەمە ئەبێت ئێمە تووشی چیە بین دەرەنجامی جگەرە کێشان وەرزش نەکردن زیادە ڕێکردن لە خواردنەوەی ئەلکۆهولە ئەم ناو ملولە خوێنانە ئەگیرێت ئەم ناوە تەسکە بێتەوە هێواش لەم ناوە چەوری ئەنیشێت کە چەوری نیشت وردە لە بریەوەی کە ئەم دەمارە ئەستورەکەی ئەوەن دەبێ خۆی باریک نابێتەوە بەڵام لەبەرەوەی کە بە چەوری ئەگیرێ حساب کە باریکە بێتەوە کە باریکە بێتەوە دڵی زەختی زیاترەکە بۆی خوێنێرێت و لە ناکاو ئەم ملولە خوێنە دوور بێ لە گیانتە ئاتەقێتەوەی کە پێڵەن جەڵتەی دڵ ئەو ئینسەرتەمە بخەنە سەر شاشەکە بە بیکچەرین پیکچەر خێرتانەگا برادەران اینجا ئەمە هەموو ئەو شتانی کە باسکەنە ئەوەی تریان هاوی ملولە خوێنەکانی تیا برادەران ئەوەی ڕسمە سافتەکە بۆی کە تووشی ئەمەتە سەیریکەن ئەو وێنەی کە بە سوورە ئەوە ملولەی خوێنی کەسێکی ئاساییە یاخود کەسێکە کە وەرزشکارە ئاگای لە ژیان و لە خواردنی خۆیەتی و ئەوەی دووەمیشان زەردەکە چەورێکەیە کۆبۆتەوە تایە و تەماشای وێنەکەی ترکەن کە وەکو خیار بڕاوە وردە تەسکە بێتەوە ها لەسەر ڕسمی دڵەکە زەر دەبێت و دوور بێ لە گیان تا ئاتەقێت دکتۆر کاروان دێم و خزمەت بەڕێزەدەوە لە بەرەی لای بەڕێزەوە دیار ناتوانانی شەرحی بکەی بۆیە من لێرەوە ئیزن لێ خوازم کە شەرحم کرد دەست خۆشبی زۆر جوان شەرحەت کرد قوربانە بم
ئەو تەسەگبوونەوەی ملو لە خوێن و تەقینی ملو لە خوێنەکە جگەرە کێشان دروستێکە زیادە ڕێویکردن لە خواردنەوە کەهول دروستێکە کەمێک باسی قەڵەویم بۆ بکە دکتۆر کاروان ئەکرێ قەڵەوی ژەم بابەتە دروستکە بەڵێ قەڵەبی یەک لە هۆکارە سەرچیەکان دروستبوونی ئەو چەوریە لە ناو مولولەکانی خوێندەوە ینی ئەوانەیە قەڵەوەن عادەتەن وەرزش زۆر ناکەن یان نسبەشی زۆر چەوریش لە ناو جسمیان هەیە ینی کە ئەو چەوریەش سەبر لە ناو ینی دەمارەکانی خین و لە ناو خوێنبەرەکان خردەبتەوە و ئاخیرەکەی نەتیزەکەی کۆڕۆنەری ئارتری دیزیزە ینی نەخۆشی خوێنبەرەکانی دڵ بەڵێ بەڵێ دکتۆر پرسیاری ئەوم لە بەڕێزت هەیە زۆر کەس وازان کە وەرزشکردن تەنها بۆ کەسانێک کە قەڵەون و ئەو کەسانی کە لە شولاریان ڕێکە و ئاتخوا دکتۆر کاروانم شان بەنەوە زەمە قەڵەو نییە عادێت خوا باسەریشی بکەمەوە لەسەر شاشەکە برادران عادەی ناوەڵات تۆ ماشاڵڵا لە شولار ڕێکە وەرزشەکەی دکتۆر کاروان ممنون سپاس واللهی وەرزشی چیە ینی بەس بە پێیان ڕۆیشت نەیە وەرزشەکەی من باشە ینی ئەوە نیە برێ وەرزشەشی هام بچێ قاع و ڕاضەوەشتانێ باشە زایدەن خواردنیش ینی خواردن چی فەرموو خواردن مەسەن شەکر و نان ینی هەتا پێ دەکرێت ئینسان دەبی خۆی لێ بە دوورکەوی اینجا تخوا کرێ شیرینی نەخۆی مێشک بە کاربۆیدراتی شەکاوە نیە وانە کاربۆیدراتەکە لە شۆرەگری خۆ لە سا بەس دەبی هەر خۆ لێ بە دوورکەی ڕاستەکەی شەکر زەرری گەلێک زۆرە بەڵێ ئەزانم ئەو لە سا 50 بۆ 55 وزەی لە شەکەبێ لە کار بۆ وەرگی لێ شۆریەگری تۆ پێمان بڵێ با ئێمەش ئاوا بکەین و لە شولاریشمان ڕێک بێت ینی تێنەگەیشتم ئەوەی کە من لە بەرنامەکان و لە خوێندنەوەکان لەگەڵ پسپۆرەکانی خۆراکە تێگەیشتوم ئەوەیە کە هەر گەنجێکی پێگەیشتی وەکو جەنابەت 2000 بۆ 2500 کیلۆ کالۆری پێویستە لە ڕۆژێکە هەڵبەت خانمان 2000 و پیاوان 2500 کیلۆ کالۆری پێویستە بەڵام دەڵێن پێویستەکە لە 155 ئەم وزەیە لە کاربۆهیدراتەوە بێ پێم بڵێ ئەو لە 155 وزەی کاربۆهیدراتی بەڕێزت لە چی وەرەگری نان ناخۆی شەکر ناخۆی لە چیەوە کاربەکانی وەرەگری خۆی کاربەکان خۆش شەرت نییە بەس لە ناو نان و شەکری دابی مەسەڵەن هەیە سەوزە هەیە ئەوانە کاربیان تێدایە خواردنەکە هەیە کاربۆهایدرێتی تێدایە باڵێ ئەو شتانە هەموو ینی سۆرسی کاربۆهایدرێتی نە احتیاجی مەسەن ئەگە ئەوان بخۆی شەکری سپی نەخۆی باڵێ ئجامێ پرسیاری ئەوە بکەم لە بینی دوو کەسا کە کەسێکیان کێشی زیادە یاخود قەڵەوە وەرزشەکە لەگەڵ کەسێکا کە لەشی با بڵێن کیلۆگرامەکانی لەشی BMI قورسایی لەشی نۆرمەڵە وەرزش ناکە کامیان لە ڕووی زانستیەوە پارێزراوتر و سەلامەترن هەنی ئەوەی کە زەعیفترە پارێزراوترە بەڵام هەندێک هۆکاریت کەشەیە هەر تەسیر لە نەخۆشەکەی دەکات مەسەن ئەوەی زەختی هەبی ئەوی سوکەری هەبی ئەوەی بە ویراسە نەخۆشی دڵی هەبیت مەسەن ئەو شتانە هەموو دەور دەبینی ئەی وەرزشکردن ئەو کەسەی کە ڕاضە دەکات ئەوەی وەرزش دەکات ئەو زۆر چانسی کەمترە مەسەن تووشی نەخۆشی دڵی بیت باڵێ چی دەربارەی ئەوەی کە هەندێک کەسێ لە کاتی وەرزشکردنا جڵتە لەیانێ هۆکاری ئەمان چیە دکتۆر هۆکاری ئەوە هەندێک نەخۆشی ویلادیە ڕاستەکەی هەندێک نەخۆشی ویراسیە باڵێ ئەوانە تووشی ئەستوربوونی ماسوولکەکانی دڵیان دەبن باڵێ عادەتەن لە کاتی وەرزش یان کە وەرزشەشی زۆر قورس دەکەن تووشی جەڵتەی دڵ دەبن باڵێ ینی زۆربەی ئەوانەی مەسەلەن کە تووشی ئەو جەڵتەیە دەبن یان دەمرن لە کاتی وەرزشکردن ینی لە ناو عائیلەکەیان نەفەرێش کە هەر بۆ مشکلەی ڕۆیشتیە ینی لە تەمەنێکی گەنج مردیە باڵێ ئەوان بۆی کە تووشی ئەم بابەتە نەبن پێویستەکە سەردایم پسپۆڕێکی وەکو دکتۆر کاروان بکەن بۆی کە دڵنیا بن لە تەندروستی دڵیان بەتاکید یان کاردیۆلۆجیست یان جەماعەتی کاردیۆتۆڕاسی سێژنەکان مەسەن ئەوانە هەموو سەریانی دەردەچین مەسەلە چیەوە باڵێ چیان بۆکەن ئەو دکتۆرانەکەوە چیەکەن بۆ ئەو کەسانە بۆی کە بزان دڵیان سەلامەتە و پارێزراوە خوا نەخواستە لە جەڵتەی دڵ خۆی ئەوەی هەندێک شکل لێ هەبی مەسەن لە عائیلەکەی مشکلەشی ئەو هەیە توش بی دەبی هەمویان ئیکۆ و تەختیتی دڵیان لۆ بکرێت باش لە ڕاستەکەی لای کاردیۆلۆجیست دەکرێتەوەنە باڵێ ئێوە پسپۆری نەشتەرگەری و چاندنی دڵ و سیەکانن ئەوان پیانم پسپۆری نەخۆشەکانی دڵ دکتۆر کاروان پرسیاری ئەوە دێ بکەم هەر لەسەر مەسەلەی خواردن هەنێک کەس ساڵن بۆی کە چۆری خوێنم نەبێ سیرە خۆم لەگەڵ سرکەی سێوە تخوا بۆستە سندیە خۆم لیمۆ ئەخۆم ئەمانە تا چەند لە ڕووی زانستیەوە ڕاستن وەڵاهی بشکل عام ئەوانی کە چەوریەکانی زۆرە لە ناو خینیان مەسەن دەبی
گۆشت سۆر و ئەو خواردنانەی کە لە ناو ڕوون سۆر دەکرێنەوە دەبی زۆر کەمکردنەوە یان زیاتر تەحویل بنە سەر سەوزەیە میوەیە ئەو شتانە بەس بڵێ مەسەرەن لە ڕووی علمیەکەی سرکە و لیمۆ برێت سەوری بین تەخوارێشتی وانیان ڕاستەکەی باشە ئێمە برادێکمان هەیە لێرە کاربەندی ڕووناچیە ئەڵێ پورم دانیشێت یەک لە گەن برنجوشلا خوا پێڵم برنج و مەرەگە دوایڵە باچاکی سەوزیشی بکەم بەسەرا بۆ چاوریەکە وەڵامت چییە؟ وەڵاهی چای سەوزەکە ئەوە نییە برێ بە فەربی لۆ چەوریەکە و لۆ کاربۆهایدرەکەی باڵێ ئەنی هیچ تاسیرە شێوهانی ڕاستەکەی باڵێ دکتۆر کاروانەوەی پرسیاری ئەوەت لێ بکەم کە بە شێویشی گشتی ئەوەی کە پێڵەن ئەنیوەڵ چێک کا بە زمانی ئینگلیزی بە زمانی کوردی بە پشکنینی گشتی ساڵانە بۆ نمونە بۆ دەمودان هەمانە بۆ چاو هەمانە بۆ بەشەکانی تری لەش هەمانە بۆ دڵ ئەو کەسانەی کە نەخۆشی دڵیان هەیە یاخود ئەگەر نەخۆشی دڵیشیان نییە لە شتەمەنێکەوە پێویستە کا سەردانی پسپۆرێکی نەخۆشەکانی دڵ یاخود پسپۆرێکی نەشتەرگەری دڵ بکەن بۆی کە دڵنیا بنەوە لە تەندروستی دڵیان وڵی کاک دکتۆر ئەوانەی کە نەخۆشی زەختیان هەیە ئەوانەی شکریان هەیە ئەوانەی لە عیلی کە نەخۆشی دڵیان هەیە بە شکل عام مەسەلەن یەکە تەمەنیان لە سەرەوەی 40 ساڵە باشترە مەسەلەن ساڵی جارێک چێکەپە چی بکەن ینی فەحس ئامە چی بکەن ئەو بەگشتی لەسەر و 40 ساڵەوە نییە؟ لە سەروی 40 ساڵەوە باش زۆر بە وردی ئاماژت بە هۆکاری بۆ ماوەیی کرد لە نەخۆشەکانی دڵە حەزەکەمەوە بزانم ئێستا لەوانەیە هەندێک لەو بەڕزانی کە تەماشامانەکەن بناڵێکیان هەبوو بێ لە خێزانەکانە کە لە کاتی لەدایک بوونە ئەوەی کەەوە پێڵەن کۆنجێنیتال هارت دیزیز نەخۆشیەکانی زگماکی دڵ کەەوەش بەشێکە لە نەشتەرگەرانی ئێوایان کەن دروستە؟ ڕاستەوەیە باش ئەگەر کەسێک لە عیلەکەی مناڵێکیان هەبوو بێ نەخۆشی دڵی هەبوو بێیان دڵی کون بوو بێ مەترسیەوەی هەیە لە مناڵەکانی تریشا دەرکەوێتەوە؟ نا هیچ لەوانەیە مەترسی هەبی بەڵام بۆ شێوەیە نیە بڵێ گەلێک زۆر بیت ینی ئەگەر یەکە منداڵێکی دڵی کوم بی شەرت نیە منداڵەکان کەش هەموو دڵیان کوم بین بانی ئەوەی کۆنجێنیتال هارت دیزیز ینی زۆر فەرقی هەیە لەگەر کۆرۆنری ئارتری دیزیز باڵێ ئەوەی کۆرۆنەری ئارتری دیزیز بۆ ببینەرانی بەڕێز ئەو نەخۆشیانەیە کە زیاتر هۆکاری ستایلی ژیانە ئەبێتە هۆی دروستبوونی لە جگەرە کێشان و زیادەڕێکردن لە خواردنی وەرکول و وەرزش نەکردن و قەڵەوی و هۆکاری بۆ ماوەی و نەخۆشی شەکرە و زەخت دروستە دکتۆر؟ زۆر ڕاستە تەواوە لەگەڵ جگەرە کێشانیش تەواوە لە کاتێکە نەخۆشیەکانی زگماکی دڵ ئەو نەخۆشیانن کە لەگەڵ هاتنە دنیای مناڵەوە دەکرێت لەگەڵیا نەخۆشیەکە لەدایک ببێت دروستە دکتۆر تاویا؟ زۆر ڕاستە بڵێ باش جا پێم بڵێ پسپۆڕەکەی جەنابەت کە لە ئەمریکا خوێنوتە چۆن نەکرێت خزمەت بە مناڵانی کوردستان بکە بە تایبەت ئەوانەی کە نەخۆشی دڵیان هەیە وڵی دکتۆر جان ئێستا یعنی لە ئەمریکای تقریبان هەموو شتەکان جودا کرایتەوە ینی ئەو پسپۆرێکە من هەمە ینی ئیساندنی نەشتەرگەری دڵ و سیەکانە زیاتر چاندنی نەشتەرگەری دڵوسیەکان لە منداڵانی زۆر فەرقی هەیە لەگەر ئەوانی گەورن بەڵام دەتانی مەسەن لە مستەقبل ئەو پرۆگرامانە هەموو ئاکتیو بکەین ینی نەفەری شارەزا بینین کەسانی شارەزا بینین یارمەتی مام بدەن ینی شتەکە زۆر زەحمەت نییە یعنی جەنابەت ئێستا زیاتر لەگەڵ ئەو کەسانەیە کارەکەیت ئەکرێ خزمەتی و کەسانە بکەیت کە کۆرۆنۆری ئارتری دیزیزیان هەیە ئەوانەی کە لە گەورە ساڵی تووشی نەخۆشەکانی دڵە بن وەستیەکان بەڵێ ینی ئەو نەخۆشی دڵی گەوران هەیە ئی منداڵانی شەیە بەڵێ زیاتر لەگەڵوانی ئیش دەکەن کە نەخۆشی دڵی گەوران ئێستا جەنابەت لە گەورە ساڵانە ئیشەکەی دروستە؟ بەڵێ لە گەوران باش لە گەورە ساڵانە پسپۆرەکەی جەنابەت کە هێناوتەوە لە ئەمریکا چۆن نەکرێ خزمەتی گەورە ساڵانی ئێمە بکە دکتۆر گیان ئێستا مەزموعاتی زۆر نەخۆشمان هەیە لە کوردستان و لە عێراق ئەوان تووشی عەجزی قەلب بووینەوەوانە ینی بە هۆکاری جیاواز هەیە مەسەن کۆرۆنری ئارتری دیزیز نەخۆشی دەمارەکانی دڵی هەبووە تووشی جەڵتەی دڵ بووە تووشی عەجزی قەلب بووە پسپۆرەکەی من زیاتر لەو بابەتەیە لەو بوارەیە ینی خزمەتکردنی ئەو نەخۆشانەیە ینی ئێستا وەچی گوتم لە ئەمریکا ئەزیزەی زۆر متتەوەڕیان هەیە جیازی متتەوەڕیان هەیە یەک لەوانە ئێلڤاد ینی دڵی دەستکرد دەتوانین لەو نەخۆشاندانی کوالیتی ژیانیان زۆر باش دەبیت باڵێ
ئەکرێ ئێستا لە واز لە ئەمریکا بین لە کوردستان چی جەنابەت ئەکرێ خزمەتی نەخۆشەکانمان بکەین ئەوم بۆ باس بکە. ببوورە پرسیارەکەت ئافۆن دکتۆر باش ئێستا ئەزانین کە بڕێک لەو شتانی کە لە ئەمریکا هەیە لە کوردستان نیمانە، بەڵام بەو شتانی کە لە کوردستانە لە بەردەستە لە شاری هەولێر لە سلێمانی لە دهۆک لە کەرکووک ئەکرێ پسپۆرەکەی جەنابەت چۆن خزمەتی هاونیشتیمانیان بکە. بەڵێ خۆی ئەمەلیاتەکانی دڵی گەوران گەلک زۆرن، ینی هەر بەس ئەمەلیاتی ئەو شتانە نییە. چاندنی دەمارەکانی دڵە، گۆڕینی سەمامەکانە، زمانەکانی دڵ، چاکردنەوەیە، نەشتەرگەریەکانی شاخوێنبەرە دەتای مەسەن لەو بواران لە هەمووی خزمەتی نەخۆشەکانی خۆمان بکەین. ئەوەی کە ئەمڕۆ بینیم لە سلێمانی کارێکیان کردووە بۆ گواستنەوەی شاخوێنبەر لە نەخۆشێک بۆ نەخۆشیی تر. ئەمە پێشینەیەکە کە لە کوردستان یەکەم جارە کردێدا خودجاری تریش کرا و ئەکرێت دووبارەش بکرێتەوە. واللهی ئەوە پێشتر ژێم لێ نەبووە لە کوردستان کرابیت. باڵێ ئەکیدم لە مستەقبەلیش ینی دکتۆری زۆر بەتوانەمان هەیە لە سلێمانی، ئەکیدم تان لە مستەقبەل و کاری دووبارە بکەنەوە. باڵێ جا هەر سەبارەت بەم بابەتی کە دەکرێت پسپۆرەکانی وەکو جەنابەت خزمەتی خەڵک بکەن، هەڵبەتە جێگەی ستایش و دەستخۆشکاریە کە پرۆفیسۆر دکتۆر ئارام بارام کە یەکێکە لەو بەڕێزانی کە لە شاری سلێمانی هەموو کوردستان خزمەت دەکات و یەکەم پرۆفیسۆری سەر ئاستی عێراقە لە بواری نەشتەرگەری دڵ و سنگ و بۆرەکانی خوێنە هەر کاتی خۆشی جەنابی دکتۆر کاروان لە خزمەتی بۆ ئینشاءڵڵا لە داهاتوو شەهر بە خزمەتیەکە گەنەوە. خزمەتێکی زۆر گەوراکە لە نەخۆشخانەی هیوا لە ڕێگەی ئەو کەسانەوەی کە پێیان نەگەێنێ بۆی کە پۆرت دانێن بۆ نەخۆشانەی کە چارەسەری کیمیایی وەردەگرن. دکتۆر حەزەکەم بزانم ئێستام خزمەت گوزارە لە هەولێری شەیە یاخود تەنها لە سلێمانی هەیە ئەوەی کە کاردیۆڤاسکولەر سێرجنەکان. بەڵێ لە هەولێری شەیە نەخۆشی ئێستا خەستەخانی نانەکەلی ینی ئەو خزمەت گوزاری پێشکەش دەکات. خۆشبەختانش هەموو ینی ئەو پۆرتان هەموو بەلاش دەدەن نەخۆشی و ئەمەش لۆیان دادنی. جا حەزەکەم سەرنجی بینەرەکانمان بۆ ڕابکێشم پێشەوەی کە ئەم جۆرە خزمەتە لە ڕێگەی بەڕێز دکتۆر ئارام بارام و هاوپیشەکانی و بەڕێزانی وەکو دکتۆر کاروانەوە کە دڵنیام دەیان ناویتر هەیە کە ئێستا من ناسم لە خزمەتیان نەگەیشتوم بگەێنێتە دەست هاونیشتیمانیانی ئەمە و نەخۆشانی ئەمە دەبوو بچونە لە تورکیا دایان بنایەت تەنها دانانەکەی 3000 دلار یاخود 30 وەرقەی تێچوو کە سەسپاس بۆخوا پۆرتەکەشیان بەبەلاش پێدرێت کە ئەمەش خزمەتێکی گەورەیە کە ئەم گەنجە جوانانەی ئێمە پێشکەشی مرۆڤ و هاونیشتیمانیانی ئێمەی دەکەن. دکتۆر کاروان بۆی کە دڵی سناعی بچاندرێ دڵەکە لێرە هەیە یاخود دەبێت لە دەرەوە بهێنرێت؟ هەتا ئێستا دکتۆر گیان لە هەولێر نییە، لە هەموو دنیا یەک شەریکە هەیە دروست دەکات شەریکەی ئەبۆتە. ئەگەر بمانەوێت ئەو پرۆگرامەی دەست پێ بکەین دەبی ئەو لە دەستکردەی دەبی لە دەرێ بینین. بەڵام ئەگەر کەسێک خوا نەخواستە پێویست پێ بێ ئەکرێت بۆی بکرێت لە ناو کوردستانە؟ ئێستا بڵێ ئەتیادیە ینی بەس دەبی کۆنتاکتمان هەبی لەگە شەریکەی ئابۆت ئەوجە لە تورکیا لە سعودیە لە ئیمارات لە قەتەر ئەوانە هەموو وەکالیان هەیە دەتای مەسەن کۆنتاکتیان لەگەر بکەین و بین لێرە دڵەکەیان لۆدانی. باڵێ بەنسبەتی چاندنی دڵەوە لە کەسێکەوە بۆ کەسێکی تر ئەگەر دڵەکەی بۆ بگوازرێتەوە ئەو کەسەی کە بەخشەری ئەم دڵەیە چێن؟ دکتۆر گیان لە ئەمریکای تقریبان 95 خەڵکەکەی بەخشەری ئەنی ئەندامەکانی جەستەیانن کە دەچی ئیجازەی سیاقەتی دەردەینی فۆرمەکە پێپەر دەکەنەوە گەر حەز لێ بوو تا دەبێ بەخشەری جەستەی ینی ئەندامەکانی جەستێت. بەس بە زۆری ئەو کەسانەنە کە مەسەن لە کاتی حادسەی سیارەی تووشی زەربەچی مێشیان بووینە و مێشیان مردێ بەڵام ئەندامەکانی دیکەی جەستیان ینی ئیش دەکەن. ئەوانە هەمویان بەخشەری ئەندامەکانی جەستیانن. دەبی مێشکەکەی لە کار کەتبی هیچ ئیش نەکات بەڵام ئەندامەکانیکەی جەستەی ینی ئیش بکات. ئەو کاتە ئەو کەسانی کە بە برێندێت ئاژمارەکرێن لە زمانی ئێوە ئەو کەسانی کە مێشکیان ئەمرێ بەهۆی حادسێکی سارەوە پێشتر کردوێتەوە و دڵەکە لەوان وەرەگیرێت و درێ بە کەسێکی تر بۆی کەسێکی تری پێ بژێتەوە. دروستە؟ زۆر ڕاستە. باش زۆر ڕاستە بەڵێ. ئەی مەسلەی چاندنەوەی سیەکان ئەمە چی ئیسفادەی لێکا دکتۆر؟ خۆی نەخۆشی سیەکانیش زۆرە مەسەن نەخۆشی عەزی دڵ هەیە عەزی سیەکانیش هەیە هەندێک نەخۆشی بۆ ماوەی هەیە تووشی سیەکان دەبی. ینی ئەوانەی کە دەگەنە حالەتە کە هیچ ناتانن بە پێیان بڕۆن ئۆکسجینیان زۆر کەمە
ئەوانە ئیسیفادەشی زۆر لە نەشتەرگەری چاندنەوەی سیەکان دەکەن. بەڵێ دکتۆر کاروان لەم ئەخیرە شتێکم بیست جڵتەی سی هەیە یا خوشتێکی ترە و پێڵەن جڵتەی سی نییە بەس ینی بە ئینگلیزی پۆلمۆنەری ئیمبۆلیزمە بەڵێ ینی کۆبوونەوەی خینی مەی لە ناو خوێنبەری سیەکان. بەڵێ 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 بەێ ئەم حاڵەتە بۆ ئەوەیە باوەڕ ناکەمێن بەێ دکتۆر ئەم حاڵەتە بۆچی ڕوامی کە پێڵەن جڵتەی سی پۆلمۆنەری ئیمبۆلیسم بۆچی ئەم حاڵەتە ڕوئەیە؟ بەێ خۆی دڵ پێ کاتێ لە چار ژوور مەسەن دوو گوێزکەلە و دوو سکۆڵە گوێزکەڵی ڕاست و سکۆڵی ڕاستمان هەیە ئەوە ڕەتی بەسیەکانەوەیە ئانی خین لۆسیەکان ڕەوانە دەکات. ئەو کەسانی کە زۆر لەسەر جێگان تووشی نەخۆشیەک بوونە تووشی نەشتەرگەرێشی ئەنی گەورە بووینە ئەوانی لەسەر جێگا کەوتونە ئاحتیمال هەیە ئەو خینە لە ناو لاقەکانیان بمەی دوای سەبر کە دەگەڕێتەوە لای ڕاستی دڵ و دوایش احتیمال هەیە بستە ناو بۆڕی سیەکان ئەو ینی دەماری سیەکان. باڵێ باڵێ ئەکرێ ئەو کەسانش کە دەستنیشانکراوی شێرپەنجەی سیەکانن لەم کردداری چاندنی سیانە سوودمەند بن؟ نەخێر شێرپەنجە بە هەموو عچی ناکرێت نەشتەرگەری چاندنیان بۆ بکرێ و نەخۆشانی کە شێرپەنجیان هەیە. باڵێ کە ئاتەن ئەو نەخۆشانی کە نەشتەرگەری چاندنی سیەکان یان دڵیان لۆ دەکرێت لەسەر زۆر دەرمانیان دادنێن مەناعەکەیان زۆر دێتە خوارێ مەناعشیان هاتە خوارێ احتیمالی مەسەن گەشەکردنەوەی شێرپەنجەکە یان ئەن تووشی شێرپەنجەی نوێ بن زۆر زۆرە. باڵێ باڵێ باش ئەو کەسانەی کە بەخشەری سیەکانن بە هەمانە ئەو شێوەی بەخشەری دڵەکانن کە لە کاتی حادیسە و پەککەوتنی مێشکیانە ئەکرێت سیەکانە لێوەرگرن یاخود ئەکرێت لایەکی سیەکان وەگرو کوشۆن کەسە گورچی لێکە بەخشێ. بەڵێ بەڵێ هەر نفسی ئەو کەسانە کە تووشی برێندێت بوون یان پەککەوتنی مێشیان. باڵێ ئەنی هەر لەو نفسی عملیات سیەکان و دڵ و گورچیلە و پەنکریاس و ئەوانە هەمووی جارێش کە مەسەن لۆ نەخۆشکە بەکاردێتەوە. باڵێ باڵێ دکتۆر کاروان بە شێوەیەکی گشتی ئەمە پرسیاریەوە بکەم جگە لە هۆکارە بۆ ماوەیەکان هەر بەڕاست با تۆ زەرەسەر هۆکارە بۆ ماوەیەکان بۆستی ئێستا گە لە نەخۆشیێکی و کلۆربوونی دانا من و تۆ تاوتوێ بکەین پێت ئەڵێم لە سایە دەی نەخۆشیەکانی کلۆربوونی ددان بۆ ماوەیە لە سایە نەوەی ئەتوانی خۆ دەستکاری بکەیت نەخۆشەکانی دڵ چۆنن لە سایە چەندێکیان بۆ ماوەیە و ناتوانین دەستکاری بکەیت لە سایە چەندێکیان دەتوانین دەستکاری بکەیت لە ڕێگەی گۆڕین لایفستایلەوە. بەێ خۆی نەخۆشیەکانی دڵ ڕاستەکەی ناتانی بەو نەوە ئاپۆلینیان بکەی ورێک ئەوەندەی بۆ ماوەیە و ئەوەندەی بۆ ماوەی نییە. بەڵام ئەو فاکتەرانەی کە دەکەنە نەخۆشیەکانی دڵ ئەوانە تانی پۆلی بکەیت کە دەتوانین دەستکاری بکەی و یان ناتوانین دەستکاری بکەیت. باڵێ مەسەرەن جگەرە کێشان یەک لە هۆکارەکانی توشببوونی نەخۆشیەکانی دڵە مەسەن ئەو لەو فاکتەرانێک کە دەتوانین دەستکاری بکەیت بە نەخۆش بڵێ جگەرە کێشان ڕاگرە. باڵێ یان ئەوانەی کە لایفستایل یان زۆر بۆ پێدەێن سەدێنتەری زۆر جوولیان نیە مەسەن دەبی پێیان بڵێ زۆر هات ینی وەرزش بکەن و بگەڕێنەوە شتانە. باڵێ لە کاتێکە هۆکاری بۆ ماوەی و شکل ئام بۆ ئەپۆلین نەکرایە مەسەن. باڵێ 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 بەو قوڵیە ورد نەکراوەتەوە کە بزانین چەندێکیان بۆ ماوەی و چەندێکیان دەکرێت دەستکاری بکرێت دروستە؟ ڕاستە بەڵام فاکتەرەکان ئەو کۆکارانەی کە تووشی نەخۆشی دڵت دەکە ئەوانە پۆلین کراینە. دکتۆر کاروان لە هەندێک نەخۆشیە جیاوازی لەوان ڕەگەزی نێر و مێ هەیە کە لەمیانە نەخۆشیەکە لە نێرا زیاتر دەرەکەوێت لەوانە لە مێ زیاتر دەرەکەوێت. حەزەکەم زانم نەخۆشیەکانی دڵ و سنگ و بۆریەکانی خوێن لە گۆڕانی ڕەگەزە ڕۆڵی هەیە لە مەترسیەکە یان نا؟ بەڵێ ینی ڕەگەز دەور دەبینی ئێستا نەخۆشی دەمارەکانی دڵ ئەن کۆڕۆنەری ئارتری دیزیز لە پیاوان گەرەک زیاتر لە ژنانە هیچ بە حکمی ئەوەی کە پیا زیاتر جغارێت دەچێشن لە ژنەکان. بەڵام ئەو ژنانەی کە جغارە دەچێشن و نێرگە دەچێشن ینی احتیمالی توشببوونیان بە نەخۆشی دەمارەکانی دڵ 125 لە پیاوەکان زیاترە. باڵێ ئەی مەسەلەی تەمەن بۆ نمونە زۆر جار لە پزیشکەکانی هاوڕێتم بیستووە کاڵێن
جەڵتەی دەماغێکێکە لەو نەخۆشیانەی کە بەگشتی تەمەەن ناناسێ مەناڵی زۆر بچووکمان هەیە جەڵتەی دەماغ لە یاوە مراهقمان هەیە جەڵتەی دەماغ لە یاوە گەنجمان هەیە جەڵتەی دەماغ لە یاوە و پیریشمان هەیە کە جەڵتەی دەماغ لە یاوە نەخۆشەکانی جەڵتەی دڵیش بە هەمان شێوەن یاخود نا جەڵتەی دڵ و نەخۆشەکانی دڵ زیاتر لەگەڵ هەڵکشانی تەمەنا مەترسی توژبوون پێی زیادەکە نا بالعکس لە دڵ ینی ئەوانی کە تەمەنیان زیاترە ئەوان زیاتر تووشی نەخۆشیەکانی دڵ دەبن وەلو وەچی گوتمان ینی هۆکاری بۆ ماوەی هەیە ئەوانی ویراسی هەیتیان نەخۆشم هەبوو مەسەن عمری 36 ساڵ بووە نەشتەرگەری چانی دەمارەکانی دڵی لۆکرێ و ئێستاش زووە مەسەن 40 ساڵیەکان دەبین تووشی نەخۆشی دڵی بوونەوە دەبی نەشتەرگەری چانی دەمارەکانی دڵیان لۆ بکرێت باز بە شکل عام ینی لە نەخۆشیەکانی دڵ ینی زیاتر لەو کەسانی کە تەمەنیان لەسەرەوەیە بەڵێ باش دکتۆر پرسیارێکیان ناردووە بەڵام هەست ناکەم لە پسپۆرەکەی جەناب تۆ نزیک پێ بەس با هەر بیکەین وتان پەنکریاز بوو برادران پرسیاری ئەوان هەیە کە ئەگەر کەسێک شەکرێ هەبێکرێت چاندی پەنکریاسی بۆ بکرێت وڵی چاندنی پەنکریاز دەکرێت بەڵێ لە شەکرەکەی نییە ڕاستەکەی بەڵێ ێزان پسپۆری جەنابەت نیە بەسەوە هەر لەبەر خاترە و بینەرەی کە پرسیارەکەی کردو پرسیارەکەم عرض کردی ئەمە پرسیاری ئەوە لە بەڕێزت بکەم دووبارە دکتۆرم پرسیارە زۆر باوە بۆچی گەنج کە جەڵتە لی بەرگەی ناگرێ و ئەمرێ بەڵام ئەوانەی کە بە تەمە ناچوون زیاتر بەرگەیەگرن هۆکاری ئەمە چییە؟ خۆی گەنجەکان زیاتر لەبەر هۆکاری بۆ ماوەی تووشی جەڵتەی دڵ دەبن دکتۆر ژیان هۆکاری بۆ ماوەیەکەش زیاتر مەسەلەن لە چەوریەکانی خوێنەوە ئەوانە چەوری خوێنیان گەلک زۆرە و دەمارەکانی دڵیان مەسەلەن زیاتر تووشی گیران و تێکچوون دەبیت ئەوانە ینی بەرگەی مەسەلەن جەڵتە و شتیوان ناگرن ڕاستەکەی باڵێ دوا پرسیار لە خزمەتی دکتۆر کاروانە بۆ اعتیباری کە پسپۆرێکی باشت لە ئەمریکا خوێندۆ هاتوویتەوە لە کوردستان خزمەتی هاونیشتیمانیان و مرۆڤایەتی بکەی لێرە خەون و پەیام و ئاواتە چییە بۆ داهاتووی نەخۆشیەکانی دڵ و سنگ و بۆرەکانی خوێن لە کوردستانە واللهی ئیشەڵا لە کوردستانیش مەسەن خەستەخانەی باشمان دەبی بە کوالیتەشی باش دەتانین لە مستەقبەلێکی نزیک خزمەتی هەموو نەخۆشەکان دەکەین ئیشەڵا ینی هیچ شتێک زەحمەت نییە ڕاستەکەی ینی هەتا نەشتەرگەری دڵی سناعیەوەوانە باوەڕ ناکەم شتێکی زۆر زەحمەت بێنەزم 20 ساڵ پێش ئێستا 30 ساڵ پێش ئێستاوی بیگوت بە نەشتەرگەری چاندنی گورچی لە نەخۆشەک دەکەین لەوانەیە خەڵک پێکەنی بایان بیگوت بەوە مستەحیل ئەوە شتە ناکرێت ئێستا ڕۆژانە لە هەولێر و سلێمانی و دهۆک ئەو نەشتەرگەرێ دەکرێت زۆر ئەمەلم هەیە زۆر سیقەشم بە دکتۆرەکانی ئێرە هەیە و بە خەستەخانەکانیش ئیشەڵا لە مستەقبەلێکی نزیک دەتاین مەسەن ئەو نەشتەرگەریانەی کە لە کوردستان ناکرێت لە دەرەوە دەکرێت هەمویان لێرکانە پرۆگرامەکان دەکەینەوە ئاکتیو دەکەین ئیشەڵا با سوپاسێکی زۆرەوە بۆ بەڕێز دکتۆر کاروان سوڵتان برا دۆستی پزیشکی پسپۆری نەشتەرگەری دڵ و سنگ و بۆریەکانی خوێن و چاندنی دڵ و سیەکان کە لە ئەمریکا خوێندنەکەی تەواو کردو و ئێستا لە شاری هەولێر خزمەتی مرۆڤایەتی و هاونیشتیمانیان ئەکات و بە شێوەیەکی ڕاستەوە خۆ لە کلینیکی خۆی لە هەولێرەوە بە شێوەی سیستیم لەگەڵمان بوو سوپاس بۆ برایانمان لە نووسنگەی هەولێر و پەیوەندیەکان و هەموو ئەو برانی کە لەم کارەدا هیلاک بوون و سوپاس بۆ خوا کە فرسەتی پێدا ئەنجایەکتر لە خزمەتیەوە بین سوپاس بۆ ئێوە کە بینەرمان بوو خوا یار بێ هەفتەی داهاتوو گەڕێنەوە خزمەتتان هەتاو کاتە بەخواتان ئەسپێرم شەو شەوگارتان شاد